ڕۆژنامەی فاینانشال تایمزی بەریتانی بڵاوی کردەوە سعودی و ئیمارات لە ڕێگەی پشتیوانیکردنی ئەنجومەنی سەربازی دەست لە کاروباری نێوخۆیی سوودان وەردەدەن و بربەست لە بەردەم گواستنەوەی مەدەنیانی دەسەڵات دروست دەکەن. لە میانی راپۆرتێکیدا کە لە خورتومی پایتەختی سوودانەوە ئامادەی کردووە، ڕۆژنامە بەریتانیەکە نووسیوێتی ئەو گوژمە هاوکاریە ئابووریەی سعودی و ئیمارات کە خۆی لە 3 ملیارد دۆلاردا دەبینێتەوە باری سەرشانی ئابووری سوودانی تا ڕادەیەک سوک کردووە. بەڵام لە هەمان کاتیشدا بووەتە مای تووڕەبوونی سوودانیەکان کە لە بنەڕەتدا هەر پشتیوانیەکی بیانی بۆ دەسەڵاتی سەربازی ڕەت دەکەنەوە و جەخت لە ڕاددەستکردنی بێقەید و مەرج و خێرای کاروباری وڵات بە دەسەڵاتێکی مەدەنی دەکەنەوە. ڕۆژنامەکە نووسیوێتی هاوکاریەکەی ئەو دوو وڵاتەی کەندا و ڕێگە لە بەردەم جەنگی دووەمی نێوانگەل و سوپای سووداندا خۆش دەکا. لای خۆیەوە ڕۆزالیندا مارسدن ژنەباڵێزی بەریتانیا لە سوودان کە پێشتر لە نێوان ساڵانی 2010 تا 2013 وەک نوێنەری تایبەتی یەکێتی ئەوروپا لە سوودان و باشووری سوودان کاری کردووە. پێی وایە پشتیوانیەکانی ئیمارات و سعودیە بۆ ئەنجومەنی سەربازی سوودان لە پێناوی مانەوەی هێزی وشکانی ئەو وڵاتەیە لە شەڕی دژ بە یەمەندا ئەو داواکاریەش بە فەرمی لەلایەن ئەنجومەنی سەربازیەوە پشتیوانی لێکراوە. خۆپیشاندەرانی سوودانی پێیان وایە هەرێکە لە سعودی و ئیمارات و میسر وەک هێزی کاریگەری ناوچەکە ڕێ لە گواستنەوەی دەسەڵاتی سوودان لە سوپاوە بۆ مەدەنی دەگرن. فاینانشال تایمزیش جەخت لەوە دەکاتەوە هێشتا گومان و دڵە ڕاوکێ لە پابەندی فەرمانەکانی سوپای سوودان بە بەڵێنی قۆناغی گواستنەوە هەیە. لە ئەمریکا ژمارەیەک لە ئەندامانی کۆنگرێز ڕەخنەی توندیان لە پاڵپشتەکانی سعودی و ئیمارات بۆ ئەنجومەنی سەربازی سوودان گرت و داوایان لە هەردوو وەزارەتی دەرەوە و گەنجینەی وڵاتەکەیان کرد دان بە ئەنجومەنی سەربازیدا نەنێن و ڤیزای چوونە نێو ئەمریکاش بە هیچ ئەندامێکی ئەنجومەنەکە نەدەن. پارت و هێزە ئۆپۆزیسیۆنەکان لە گۆڕەپانی خۆپیشاندەران لە بەردەم فەرماندەی گشتی سوپای سوودان جەختیان لە بەردەوامی خۆپیشاندانەکان کردەوە تا ئەو کاتەی بەڕێوەبردننی وڵات ڕادەستی دەسەڵاتێکی مەدەنی دەکرێت. دوای نزیکەی 5 مانگ لە خۆپیشاندان و ناڕەزایەتی 11 ئەم مانگە سوپای سوودان لە ڕێی کودەتاوە کۆتایی بە حکمی 30 ساڵەی کودەتایی عومەر حەسەن بەشیر هێنا. بەڵام دوای 2 هەفتە لەو ڕووداوە هێشتا گەلی سوودان لە ترسی چارەنووسی وڵاتەکەیان دەستیان لە خۆپیشاندان و ناڕەزایەتی هەڵنەگرتووە و داوای دوورخستنەوەی سوپا لە کای حکم و ڕادەستکردنی وڵات بە دەسەڵاتێکی مەدەنی دەکەن.